زەریفە کەسایەتی دیاری جوولەکەی شاری کەفری تەمەنی ئەم ژێرزەمینە نزیکەی 85 ساڵە. مەبەستێک لەوانە لە ساڵی 1940 کاتێک جوولەکەکان لە عێراق کوشت و بڕکراون، بەڵام بەشێکیان لەلایەن عومەراغا کە کەسایەتێکی کوردی قەزای کفریە لەم ژێرزەمینەدا شاردراونەتەوە و داڵدە دراون. ئەلێرەشە لە ساڵی 1940 شوێنێک بوو بۆ پەناگەی ماڵە جوولەکەکانە، چونکە ئەو کاتی لە شۆڕشی ڕەشید عەلی گەیلانی لە بەغدا سەریاڵدا کارەساتێکی مرۆیی دروست بوو، قەتڵعامێکی زۆری جوولەکانی بەغدا کریا، نزیکەی 600 جوولەکە لە بەغدا و دەڕوبەری کوژران. بۆیە جوولەکانی کەفری ترسیان لێهۆ بوو نەوەک پرشکی ئەو شەڕانە بگاتە کفری، پەنایان بردە ماڵی عومەر ئاغا کەسایەتی ناوداری شاری کفری بۆ ئەوەی پارێزگاری ژیانی و سەرەت و ماڵ و سەرەکە ئەلێرە بڕێکیان شارانەوە لە ماڵی داود زەریفە، بڕێکشی لە ماڵەکانی خۆیان، بەڵام بە چاودێری پیاوانی عومەر ئاغا نەوە کەس نزیکیان ببێتەوە و تۆڵیان لێ بکاتەوە و هەر هەمویان سەلامەت بوون. لە ماوەی ئەو چەند مانگەی ململانی سیاسی لە بەغا یەک کەس لە جوولەکان تووشی ڕووداوێکی نەخوازراو نەبوون لە شاری کفری. دوای 85 ساڵ ژێرزەمینەکە کە بە شێوەیەکی ئەندازەیی دروست کراوە هێشتا وەک خۆی ماوەتەوە. ژێرزەمینەکە دەکەوێتە ژێر کۆشکێکی گەورەوە. کۆشکەکە هەرچەندە بەشێکیدا ڕووخاوە، بەڵام هێشتا سیما دێرینەکەی لەدەست نەداوە. کۆشکەکە 85 ساڵ لەمەوبەر لەلایەن جوویەکەوە بە ناوی داود زەریفە دروست کراوە و دواتر بە عومەر ئاغا فرۆشراوە. هذا البيت بيت داود زريفة. ئەم خانووە خانووی داود زەریف بوو، کەسایەتیەکی جوولەکە بوو. باپیرم عومەر محەممەد ئاغا لێی کڕی، دواتر خانووەکەی بەخشیە داپیرم نەزیمە خان. ئەمە یەکێکە لە خانوە دێرینەکانی کفری و لە جیهاندا خەڵک دێن بۆ تەماشاکردنی، کە بینایەکی بەهێز و بە جوانکاری دروستکراوە. باپیرم ئەو خانووەی لە ساڵی 1948 کڕیوە و کراوەتە ناوی داپیرم نەزیمە خان. ژێرزەمینەکە بە شێوەیەکی ئەندازەیی وا دروست کراوە کە شوێنی عەمبارکردنی خۆراک و هەواگۆڕکێ و تەنانەت تونێلێکیشی تێدا دروست کراوە کە لە ڕێگەیەوە هاتوچۆی دەرەوە کراوە. ئەلێرە لەم پەرستگایەوە تۆنۆڵێکی تێدا هەبوو لە ژێر ئەمەوە یەکسەر ڕاستەوخۆ دەگەیشتە تەوراتی جوولەکانی شاری کەفری، بۆ ئەو کە لێرەوە لە ژێری ئەم خانوو لە ژێری ئەو ڕێڕەوە بڕۆنە تەوراتەکەەوە، چونکە لە تەوراتەکە لەوێ سروشتە ئایانەکانیان دەکرد بە ئامادەبوونی حاخامی جوولەکانی شاری کەفری. ئەلێرەوە هاتوشویانەکرد بەبێ و کەس پیان بزانێت. قەزای کفری پڕە لە خانووی دوێرین و شوێنەواری، بەڵام زۆربەی خانووە شوێنەواریەکان بەهۆی خزمەت نەکردنەوە داڕووخاون. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کفری.